لا یاریەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان چەمچەماڵ میوانداری هەڵۆی کرد. چەمچەماڵ دەیویست لە نێو یاریگای خۆیدا سێ خاڵی یارێکە دەستەبەر بکات و خۆی لە ڕیزبەندی سەرەوەی یانەنایەکانی کوردستان نزیک بکاتەوە. هەر بۆیە لە تایمی یەکەمی یارێکەدا یاریزانانی هەردوویانە چەند هەلێکی گۆڵکردنیان لەدەستدا تا ئەوەی لە خولەکی 36 یارێکە چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان هاوکار یەحیاوە بربەستی گۆڵی هەڵۆ تێپەڕێنێت و گۆڵی یەکەم تۆمار بکات و ئەو تایمە بەو تاکە گۆڵە و لە سوودی خاوەن ماڵ کۆتایی پێهات. لە تایمی دووەمی یارێکەدا یاریزانانی چەمچەماڵ باشتر دەرکەوتن و سەرڕای چەندین هێرشی پێچەوانەی هەردوولا دوجار لە خولەکی هەفتای یارێکە و لە ڕێگەی یاریزان سەفین ئەمین چەمچەماڵ گۆڵی دووەمی تۆمار کرد. لە خولەکەکانی کۆتاییشدا چەمچەماڵ لە ڕێگەی هەمان یاریزانەوە توانی گۆڵی سێم تۆمار بکات. بەڵام لەلایەن ناوبژیوانی یارێکەوە ئەو گۆڵا بە ئۆفساید ئەژمار کرا و سەرنجام یارێکە بە ئەنجامی دوو گۆڵ لە سوودی چەمچەماڵ کۆتایی هاتوو. هەڵۆ بۆیە شەشەم قوربانی دەستی چەمچەماڵ و شەشەم شکستی یەک لە دوای یەکی تۆمار کرد. ڕاستی مە وەکو یانە هەلۆ وەکوان کۆگەدارن مە زۆر مشکلە بینم و دوڕژەمە تیم وەرگرتیەوە و تیمەمە زۆر نەخسێت هەی بڕاستی بەس سەر ڕایەوە نەخسا ئەمشیان توپانەکە جوان و یا باش بکەین مەل فرسەتە ئیستیفادە نەکرد و چەمچەماڵ فرسەتە ئیستیفادە کرد و پیرۆزبایل وات کەم بەس ئیشەڵا ئەو نەخسێت مە هەی ئیشەڵا دێ محاولێکەین کووە نەخسا پڕکەینەوە و پێشی بین یاریە داهات و یاریەکە باشتر بکەین. ئەمە وەکو ستافی ڕێنەران یاریزانان لە ژووری جلگۆڕین بەڵێنی ئەویان پێدان کە سەرکەوتن ئەمڕۆ تۆمار بکەن لەگەڵ یانەی هەڵۆ پێشکەشی هاندەرە خۆشەویستەکانی بکەن. یاری پێشومان لەگەڵ یانەی سۆران بە خاڵێکەوە هاتینەوە توموحمان سێ خاڵەکە بوو ویستیان یاریزانەکان تەعویزی ئەو دوو خاڵی دەرەوەی یاریگای خۆمان بنەوە بە سێ خاڵەکە ئەمڕۆ دڵی هاندەران ئاشکەنەوە دڵی هاندەران ئینشاڵڵا پشت بەخوای ئەمە بەڵێنان پێدەین ئەوەی کەوا لە توانە و جهودمان بێ وەکو ستافی ڕێنەران و لەگەڵ یاریزانان هەمومان پێکەوە ئیدارە پاڵپشتێکی تەواومانە بۆی بتوانین یاریەکان بە ئەنجامێکی باش و سێخاڵی یاریەکان بەدەست بێنین. بەم ئەنجامە و با کۆکردنەوەی 8 خاڵ و تۆمارکردنی 5 گۆڵ چەمچەماڵ توانی خۆی بگەێنێتە ڕیزبەندی سەرەوەی یانەنایەکانی کوردستان. بڕیاریشە چەمچەماڵ لە یاری ئایندەیدا و لە 18 ئەم مانگەدا ببێتە میوانی سیروانی نوێ. یانەی هەڵۆی تا ئێستا خاوەنی هیچ خاڵێک نییە و خاوەنی تاکە گۆڵێکە. لە ڕیزبەندی کۆتایی یانەنایەکانی کوردستاندا خۆی دەبینێتەوە. بڕیاریشە هەڵۆ لە یاری ئایندەیدا میوانداری هەندرێن بکات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ